منداڵەکانی عێراقیش لە ڕێگای وێنەکێشان و خەیاڵی منداڵیان دەخوازن پەیامێک دوور لە ڕێگاکانی گەورەکان بۆ دنیای دەرەوە بنێرن، زمانێکی سادە، تەنها ویستی ژیانێکی شایستە، کرۆکی وێنەکانە. دابوو وان هزرا وێ کارێ پەیدا بوو و تا ڕادێکی گرێدایە بکارێمە وەکو باڵویسخانەن وەکو دیپلۆماتن وێرێ و دچاوە کارین وان پرت پەیوەندی پەیداکەن ناوبەینە عێراقیە لەگەڵ ئەمریکیە. ئەف هزرە پەیدا بوو و چاوەشێن وێ هزرێ ئینین ئەوە هزرا زاروکت مدا و براورد بکن لەگەڵ زاروکێندی حتما ئەف هزرە ئەو هزرت ئاشتیێنە یەت ڤیانە بۆ خەڵکێدی بۆ ژیانە. ڕێکخەرانی ئەم پێشانگایە باس لەواکەن سەردەمانێک هەر ئەو منداڵانە زۆربەی وێنەکانیان باسی جەنگ و تەقینەوە بووە، بەڵام ئێستا وێنەکان باس لە دیمەنی جوان و ژیان و باخچەکان دەکات. سەرەتا بیرۆکەکە بەر لە 3 مانگ دروست بوو کاتێک پەیمانگایەکمان بۆ منداڵانی ڕەوەندی عێراقی لە ئەمریکا و منداڵانی ئەمریکی کردەوە کە لە هەمان تەمەندا بوون تا بزانین چۆن بیر دەکەنەوە. لە پاش ئەوە بیرمان کردەوە کە منداڵانی عێراقی لە ڕێگەی وێنەکانیانەوە بەشدار بن تا بزانین پەیامی ئەوان چییە کە دەیانەوێ بیگەێنن بە جیهان. تابلۆی هونەرمەندە عێراقیەکانی تاراوگەش ئاوێزانی وێنەکێشانی منداڵانی نیشتیمان بوون. لای زۆرێکیان وێنەکان گەڕانەوەیە بۆ ڕابردووی هەموو منداڵێک. خەیاڵی مرۆڤی عێراقی ئەگەر هەر گەورەکان بیاد یان منداڵەکان خەیاڵێکی داهینەرانەیە. ئەمەی شەکم بەشداریمە لە پێشەنگایکی وادا بۆ دەرخستنی کۆڵتور و ڕۆشنبیری عێراق. تابلۆکەی من نیشاندانی بەغدایە وەک کچێکی شۆخ. المشاركة بهيج معرض تساعد الأطفال. بەشداریکردن لە پێشەنگایەکی ئەوەهادا یارمەتی منداڵەکان دەدات تا خەیاڵ بکەن و وێنەیەک لە خەیاڵ و بیریان دروست ببێت سەبارەت بە نیشتیمانەکەیان. بە 3 تابلۆ بەشداریم کردووە. ئەم جۆرە پێشەنگایە جۆرە ئیزافەیەک بۆ بیرکردنەوەی مناڵەکان دەکات. خەمی من ئەوەیە کە چۆن شارستانی و کەلتور و شۆناسمان لە ڕێگای هونەرەوە پێشانی دنیای دەرەوە بدەین. ئەو وێنەیە بگۆڕین کە سەبارەت بە عێراق لە بەرچاوە کە وڵاتی شەڕ و ململانەیە. ئەم منداڵە لە ئەمریکا دەژی و بەشداری کردو بە 2 تابلۆ لە وێنەکێشانی مناڵە عێراقیەکان و پەیامە ڤیدیۆکانیان دەدوێ کە پڕن لە هیوا. بۆ ئەو خەڵکەی کە دەرفەتی زۆریان لە بەردەست نییە هێشتا وێنە دەکێشن واتە هیوایەکیان هەیە. هەر کات ئەوەشت بوو دەتوانیت بگەیت بەوەی کە دەتەوێت. ئەوەش دەبێتە هەندانێک بۆ داهاتوو. باڵوێزخانەی عێراق ڕۆژێکی جیاوازی لە واشنگتن تێپەڕاند وێنەکێشانی سادە و ساکاری منداڵان کە پەیامێکی مرۆیی گەورەی لە پشتەوە بوو. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.